هەستەکەم زۆر خۆشەکە ئەو خوا ئەو حەزای بە نەسیمەمە کردیا. یەکەمین کاروانی حاجیان لە شاری هەولێر بەرەو وڵاتی سعودیا لە هەولێرەوە بەڕێ دەکەون. لێرە 147 حاجی لە یەکەم کارواندا ئەم گەشتان جام دەدەن و ئێستا ئەوان ئامادەکاری دەکەن. جا دەمێت قسە لەگەڵێکی چام بکەم مامە ماندوو نەبی خی گەورەتانی قبول بکە بە سەلامەت بڕۆن و بێنەوە. چه هەستێکت هەیە ئەمڕۆ کە ئەو سەفەر ئەنجام دەدەیت؟ واللهی مە لەو هەستە خۆشتر هەیە لەسەر ڕووی عەرز بگەڕێ نییە. هەستەکەم زۆر خۆشەکە ئەو خوا ئەو حەزای بە نەسیمەمە کردیا. ئینشاءالله یا ربی خی گەورەتان قبول بکە. باشە پێم بڵێ چەند ساڵە ناوت دەنووسی؟ واللهی لە 2012 هاتە ئێستا. ئەرێ والله کەزانیت ناوت تۆ چێ پێی گوتی کوب و خوارزایەکم مژدەکەی دامێ گوتی ناوت گەڕایت و سوپاس لۆ خوای الحەمدولله زۆر مەمنونیشم. بەنیازی چ دوعاەکی لێ بۆ بکەی و مژدە خۆشەی دایت گورە ئەگە پام بیتەبی لال عەرە بستە باشتێ مامن پێ خۆشە ئینشاءالله هەموو بستورمان بستنە باشتێ بەس بەریوەڵە زۆرم خۆشەوێ ئیشێکی چاکی لۆمە کرد. یا ربی خوا لێکتان دەکا. پێم بڵێ داد نایە چ دوعاەک بکەی زۆرترین دوعا چێکە بەنیازی بیکەی؟ خدای دوعای لە هەموو بستورمانەکەم خوا نەخۆشیە لە ناوماری لاب بە لە ژیانیان تەئەمین بی ئەوی قەرزە خوا قەرزی لە باتی بدەتەوە ئەوی نەخۆشە شفای بدا خوا کوردستانین بپارێزی الحەمدولله ئەوە ما چ بکەین. کە ماڵ و منداڵت بەجی دێلی لەو ماوەی مانگەک قسەی چ لەگەوان کردیا؟ ما چ برین وەڵا چم نەگوتنی گوتیان دێن گوت ناوە لە خۆڵە ڕێمەدەن بەو شەوەی تووشی حادیسەکی تشتێکی وا ببین لە مارێ بن ئینشاءالله ئەگە گەڕاین و سەفەر ئینشاءالله لە سەفەری لەسەر خێرانجی هەموو وەرن بەس هەوڕ بەو شەوەی مێن کە ئەوان بەجی دێلی لەو ماوەی مانگەک چه هەستەکت هەیە؟ وەڵایی غەریبیانەکەم بەس کوڕ ئەو لای خۆشترە لێرە حەزەکە خۆشترە ئیشەکەش باشترە ئەوە هادێت و ئینشاءالله ئەگە نەمرین هەدێک دەبین و بەس ئەوە واجبەکی دەبی واجبەکەی بکرێ.